ئازیزی پۆلی 12 پاژەوەی کە وەحدەی سێمان تەواو کرد ئێستا گەیشتینە وەحدەی چارەمیان کە هەر خوێندنی ئەدەبە بە جێرەی چاخەکانی مێژوو لە وەحدەی سێ باسی عەسری جاهیلیمان کە سەردەمی پێش ئیسلام عەسر ما قبل الئیسلام بەڵام ئێستا ئەوڕۆ دەگەینە عەسر سەدر الئیسلام سەردەمی پێغەمبەرمان صلی الله علیه وسلم لەگەر الخولەفاء الراشدین لەگەر العەسر الئومەوی هەرسێکی لەو بەشەی لە وەحدەی چارەم باس کرایە دەڵێ عەسر الئیسلامی والعەسر الئومەوی سەرەتا عەسر سەدر الئیسلام سەردەمی سەرەتای ئیسلام طبعا صدر يعني سنك يعني پێشەوە يعني سەرەتاکە هو العصر الذي يبدأ أو عصري بس تسبيدك بظهور الإسلام هاتني إسلام أو عصر بهاتني إسلام ودس بيدك على الصالي تان 610 للميلاد صالي 600 دي زايني وينتهي بتكو تايدي أو دي بزاني يبدأ دس بيكردنا ينتهي كوتاي هاتنا كي كوتاي دي ينتهي بقيام الدولة الأموية كدولة أموية دي أموية كان دين أو كاتي عصري إسلامي تاودبي إسلامي يعني بصدر الإسلام وبخلفاء الراشدين صالي سنة 662 صالي 662 بجري دوا طبعي كتاب إسا دين السير أوي كبلين لقد كان ظهور الإسلام أعظم حدث في تاريخ العرب لواني لبسياري وزاري بيتوا أعظم حدث في تاريخ العرب قورتين رودا ولم يجي عرب لو تي خواي قورة عربي دروس كده تا إستا هيز رودا وشي قوريها مسدا أنها تبقت ظهور الإسلام هاتني إسلام زي أقل كتبية هل بجاردن نزول القرآن ولادة النبي صلى الله عليه وسلم معركة بدر بريزة سهدة بجيري ظهور الإسلام ديار كوتني إسلام قورتين رودا ولم يجي عرب كواتا ظهور الإسلام تبو أعظم حدث بو في تاريخ العرب أكبر حدث بو وكان له أكبر أثر في حياتهم بيقمان الإسلام كاريجي لسرجانيان هبو لهم لايانتشي كأنما انقلاب كودتايتشي بسر مروفي عرب داكرت لاني نفسيتي قورين دروني شخصي وكسایەتی گۆڕین شێوازی بیرکردنەوە و شیکردنەوەی لە بۆ ڕووداوەکان ئەویشی لێ گۆڕین کەواتە ئیسلام کودەتایەک بوو لەسەر کەسایەتی عەرەب هەم بیر و بۆ چوونی گۆڕی شێوازی بیرکردنەوە هەم چیت کەشی گۆڕی بێجگە لە شێوازی بیرکردنەوەکەی لایەنی دەرونی کەوا عەرەب زوو هەڵدەچوو کەسێکی زۆر بێ ئارام بوو ئیسلام هات گۆڕانی بەسداینە هەروەها کەسایەتی و شەخسیەتەشی کردە مرۆڤێکی ترکەوە جیاواز لە مرۆڤەکەی ڕابردوو بەڵێ بشر النبي محمد صلى الله عليه وسلم ودعا إليه پیغمبر ما صلى الله عليه وسلم بشر بالإسلام مجدي هاتني إسلامي هنا مجدەی هاتنی ئیسلامی هینا و بانگەوازشی لە بۆ ئیسلام کرد و بڵاویشی کردەوە لە ماوەی چەند ساڵ 23 سنە 23 ساڵ 13 ساڵان لە شاری مەککە بەنهێنی و بە ئاشکرا 10 ساڵانیش لە شاری مەدینە یەثریب تا ئەو کاتەی لە تەمەنی 3 ساڵیان وەفاتی کرد پێغەمبەرمان صلی الله علیه و سلم لە چەند ساڵی بۆ پێغەمبەر 13 ساڵ لە مەککە بانگەوازی کرد 10 ساڵیش لە شاری مەدینە لۆیە دەرێ 23 ساڵان بانگەوازی لۆ ئیسلام کرد لەو 23 ساڵە 13 سنة في مكة 13 ساڵیان لە شاری مەککە و 10 سنوات في يثرب 10 ساڵیش لە مەدینە کە پێش چوونی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم ناوی یەثریب بوو بەهۆی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم بووە المەدینە المنەوەڕە واتە شارە ڕۆناکەکە بەهۆی پێغەمبەرمان صلی الله علیه و سلم پێی گوترا شارە ڕووناکەکە چکە پێغەمبەرمان صلی الله علیه و سلم وەکو چرایەک ئەو شارەی ڕۆناک کردەوە بەڵێ
توفي پێغەمبەرمان صلى الله عليه وسلم ئەمانەتەکەی بەجێگەیان بانگەوازەکەی خۆی کرد و لۆ لای پەروەردگاری گەڕایەوە وەفاتی فەرموو لە ساڵی 632 ساڵی 632 زاینی سەردەمی عەسر سەدر الئیسلام تەواو بوو. ئێستا بەشی دووەمی ئیسلامیەکەی دەست پێ دەکا کە ئەویش چییە؟ خلفه على التوالي 4 من فضلاء الصحابة لپاشی وفاتی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم سوار خەلیفە یەک لە دوای یەک سوار لە هاوڵە بەڕێزەکان یەک لە دوای یەک شوێنیان گرتەوە لە دەسەڵات. ئەبوو بەکری صدیق هاوڵی پێغەمبەر صلی الله عليه وسلم لە کۆت، عمر بن الخطاب الفاروق، عثمان بن عفان يستحي منه الملائكة كملائكة كان إخوائي قبل الشرميان لذكر، علي بن أبي طالب یەکەمین گەنج و تازە پێگەیشتوو بوو لە تەمەنی مناڵیکەوە بوو بە مسلمان، هەم ئامۆزا و هەم زاوای پێغەمبەریشمان بوو صلی الله عليه وسلم کە فاتیمەی زەهرای لابوو. ئەو چوارە چیان پێدەگوترێ؟ یعرف و نازناویان چییە؟ الخلفاء الراشدین، پێیان دەگوترێ سوار سەرۆکە ڕێنماییکەر و ژیرەکە ڕاشد پێگەیشتوو. لقد كان عهدهم عهد تمكين للإسلام أو خالش جرينجا سردمي وان سردمي دا صلاة داري وسردمي مكانته بلو بيزي إسلام بو سردمي خلفاء راشدين سردمي يكبو بتبناو بانجا عهد تمكين سردمي تندو هيزو تواناي مسلمانان كتواناي چي لراد بدريان هبو لوي كهم پایەکانی دەوڵەت بەهێز بکەن و بیپارێزن هەم دینەکەی خوای گەورەش بڵاو بکەنەوە لە بۆ شوێنەکانی تریش. بەڵێ ئەوەش سەبارەت بە سەردەمی خولەفای ڕاشدینیش. ئێستا باسی ئەوە دەکەین بزانین کاریگەری ئیسلام لەسەر ئەدەب چ بووە، لەبەر ئەوەی ئەمە ئێستا دەرسمان لە ئەدەبە دەمانەوێت تێبگەین بزانین ئیسلام چ کاریگەریەکی لەسەر ئەدەبە بووە. دەڵێن فكان أثر الإسلام في الأدب عميقا أو گرنگە ئەوە وشەی عمیق گرنگە واتە کاریگەریەکەی ئیسلام لەسەر ئەدەب کاریگەریەکی قۆڵ بوو، کاریگەریەکی بابەتیانە بوو، کاریگەریەکی ڕووکەش نەبوو، زۆر بە قۆڵی تەئسیری لە چ کرد؟ لە ئەدەب کرد، گۆڕانکاریەکی سەرتاسەری بەسەر ئەدەبدا هێنا. ئەدەب استلهم تعاليم الإسلام سودي لا رين ما يكان إسلام وقرت ووظفها بكارهنا في مضامينه لنا وروك كاني لنا وروش أو دقاني أو تكستاني كذا نسران زور سودي لرين ما يكان إسلام بيني هم لا نظم فخشان هم إجلاس شعر هم لا نظم لفخشان هم إجلاس شعر فغدا أدبا مفعما بالقيم إيمانية أو أدب وايلي هاد بو بربو لتسا بربو لبهاي إسلامي وإيماني وتقوى رين ما يتزوان زوان أو السبارات بعصري إسلامي يعني صدر الإسلام كو عصري الخلفاء الراشدين. بلى استاس دين السر عصري شتر كأويشان عصري أموية كان ضلين أما عصر الأموي سردمي أموية كان فقد جاء بعد عصر الإسلام طبعا لباشي إسلامي هاد بصدر الإسلام وبخلفاء الراشدين بس يسبدك بدأ بخلافة معاوية بن أبي سفيان كاتي معاوية كري أبو سفيان لباش أو حسني كري علي تنازل لو كردو أو هاد بوبا خليفة ياخد بوبا ملك لەبەرەوەی لە پاشی معاویە کوڕ و سفیان دەسەڵاتدارێتی بۆ پشتا پشت لۆی ئەگەبرێن مەلیکیش هەتەواوە. ساڵی چەند؟ 41 للهجرة ساڵی 41 هجری کە دەکاتە 662 للميلاد بەرامبەر بە ساڵی 662 زاینی. طبعا هو بەجێری آخر طبعا. وانتهى ئەوە زانیمان ئەو کاتە دەست پێ دەکات ئەیکەی کۆتایی دێ سقوط الدولة الأموية کە دەوڵەی ئەمەویەکان کۆتایی دێ و عباسيكان دين لصالي تسان 132 للهجرة صالي 132 كوتي كبرامبر بتسيا 750 للميلاد برامبر ب 750 زايني
مامۆستا ئەو ساڵانە لەو لەبەرکردنە بەڵێ دەبی بیانزانی. ئێستا باسی چ دەکەین؟ ئەبرەز مەظاهر الدەولە الئومەویە، باسی دیارترین و گرنگترین جیاکاریەکان و خاصیەتەکانی سەردەمی ئومەویەکان دەکەین کە لە سەردەمی ئیسلامی و لە سەردەمی ڕاشدین جیای دەکاتەوە. یەکەمیان تەوەسع الفتوحات. فتوحات واتە ڕزگارکردن و ئازادکردنی شوێنەکان و گەیاندنی ڕۆناکایی و پەیامی ئیسلام بۆ شوێنانە. هەر هەبوو پێشترێ، بەڵام لە سەردەمی ئومەویەکان زیاتر فراوان بوو. فراوان بوو بەرەو ئاسیا ڕۆی، بەرەو ئەفریقیا ڕۆی. کاتێکەوە فراوانتر دەبوو، شوێنی تر دەگەیشتە دەستی مسلمانان، واتە گەلی تریش دەبوونە مسلمان. پێشتر هەر عەرەب بۆ ئەو جارە گەلەکانی تورک و بەڕبەڕ و کورد و هەموو دەبنە مسلمان. ازدياد اتصال العرب بالشعوب المغلوبة، پەیوەندی عەرەب لەگەر گەلەکانی تریش پەیوەندیەکە بەهێز دەبی. تێکەڵاوی زمان، سوودبینین لە ژیاری و ثەقافە و ڕۆشنبیریان، ئاڵوگۆڕکردنی بیر هەمووی زیاد دەکا. وظهور العەسەبیە القەومیە یەکێک لە شتە ناشرینەکان کە لەو سەردەمی پێیا بوو ئەوە بوو کە بیر و بۆچوونی ڕەگەز پەرستانە جارجار شعوبیەت لەناو هەندە گەلان پەیادە بوو. خاڵی دووەم تەدەفق الأموال في خەزائن الدەولە. گەر بێ و شوێنی زیاتر بکەوێتە دەست، ڕێگای بازرگانی زیاتر بکەوێتە دەست، خاک و زەوی لە بۆ کشت و کاڵ زەوی بە پیت بکەوێتە دەست، کەواتە چی؟ کەواتە پارە زیاد دەکا. پارەیەکی یەکجار زۆر لە هەموو شوێنەکان دەهات لە بۆ چێن دەرێ، دەڕژایە ناو خەزینەی دەوڵەتی ئومەویەکان لە پایتەخت. کە پارە زۆر بوو، شیوع التەرەف، خۆشگوزەرانی، ڕابواردن، ئیقتیناء الجەواری والعەبید، کڕین و زیادبوونی خزمەتکار و ئەو کەسانێکەوە ژێر دەستەیان بوون. خاڵی سێمیان نزول العرب إلى المدن. هەتا ئێستا عەرەبیان خێلنشین بوو، کۆچەر و بەدوو بیان لە گوندەژیا. پاش ئەوەی کە پارە و کاسبی و ژیانی خۆش کەوتە ناو شار، بێگومان ئەوانیش تاسەر لە گوند و لە ناو خێوەت و ڕەشماڵ نامینێنەوە، بەڵکو عەرەب ڕووی لە شار کرد، ڕووی لە شار کرد. ئیقبالیم عەلە العەیش المفرح، ئەوانش بەرەو ژیانی خۆش چوون. پاش ئەوەی ژیانێکی زۆری وشتی و هەژاریان دیت بوو. خاڵی چوارەمیان تعدد الأحزاب السیاسیە. بەهۆی زۆربوونی بیر و بۆچوونی هەمە زۆر، لێکدانەوەی هەمە زۆر لە بەدەقە شەرعیەکان و لە بۆ ڕووداوە مێژویەکان، وەی لێ هات تاقمێن لە ناو مسڵمانان پێیا بوو، گروپ پێیا بوو. زا گروپی فکری لە شێوەی معتەزیلە و مرجئە و ئەوانی تر، یاخود گروپی سیاسیش لە شێوەی شیعە و خەواریج و هیتریشیان. کاتێکەوە ئەحزابی سیاسی هەمە زۆر پێیا دەبی، بێگومان دەبیتە هۆی تەعارک. تەعارک لە مەعرەکەی هاتیە، واتە جارجاریش جەنجی لە نێوانیان ڕوودەدا، بە تایبەتی ئەو جەنگانەی لە مێژوو لە نێوان دەسەڵاتدارەکان و لە نێوان خەواریجەکان ڕوویدایە، یان لە نێوان مسڵمانەکانی ئەهلی سونە و ئەوانی ترکە خۆیان بە شوێن کەوتەی ئیمامی حوسێن و ئیمامی عەلی زانیە کە ئێستا بەناوبانگن بە شیعە. خاڵی پێنجەمیان تەثەقف المەڕئە. ئافرەت ڕوو لە ڕۆشنبیری دەکا، ئافرەت ڕۆشنبیر دەبی، ئافرەت خوێندەوار دەبی، ئافرەت ڕوو لە ژیاری دەکا. وإشراكها في الحياة إشراكا كاملا، وەکو پیا و دێ بە تەواوەتی بەشداری کاروبارەکانی ژیان دەکا لە خوێندن و لەوانەوتنەوە و لە قەضاء و لە بازرگانیش. کەواتە ئافرەت ڕۆلی زیادی کرد، ئافرەت ڕۆلی زیادی کرد. ئەو خاڵانێکەوە باسمان کرد لەبەر ئەوەی زەویەکانی خلافەی ئومەویەکان گەلێ فراوان بوو، شەرت نییە هەر هەمووی لەسێک شوێن جێبەجێ بێ، هەر شوێنێک بە شێوازێک بووە. لێ دەرێن اختلاف ئەحوال هذا العصر، جیاوازەکانی ئەو سەردەمە اختلافەکانی بە جێرەی اختلافی ئەقطار بووە، واتە وڵاتەکان، زەویەکان هەموو وەکو یەکتر نەبووە. لۆ نمونە شام،
طبعا شام کاتی خۆی سووریا و لبنان و ئوردن و فەڵەستین و هەمووی دەگرتەوە بەڵام ئێستا کە دەرێن شام زیاتر وڵاتی سووریا دەگرتەوە هەتا شارێک شێ لە سووریا بەناوی شام بەس ئەمە کە دەرێن شام بەسمان پێ هەمووە ئەو چەند وڵاتێکە باسم کرد دەرێ شام قوطڕن وڵاتێک بوو غەنیون زۆر دۆڵەمەند بوو بخسبه زۆر زەویەکانی بەپید بوو خەیراتی پڕ لە خێر و بەرەکەت بوو هەر ئەو هۆکارە وای کردبوو اتخذه الأمويون مقرا لهم ئەمەویەکان ئەو جارە مەقەڕ و بنکەی خۆیان لە چێن دەرێ لە حیجاز گواستەوە هینیان لە بۆ شام کام شاری شامیش جعلوا دمشق عاصمة لهم هاتن دیمەشقیان کردە پایتەخت دیمەشقیان کردە پایتەختی میرنشینەکەی خۆیان خلافەکەی خۆیان کە هەتا ئەو دەقێش دیمەشق پایتەختی سووریایە ئەی سەبارەت بە عێراق ئەوە دەربارەی شام قسەمان کرد ئەدی عێراق خۆ عێراقیش غەنی بوو وڵاتێکی پڕ لە پیت و بەرەکەت بوو بە تایبەتی کە دیزلە و فرادی پێدا دەهات بەڵام لەگەرەوەش زیاتر عێراق مەهد الحەرەکە العلمیە بوو لانک و بێشکەی بزوتنەوە زانستیەکان بوو عێراقیەکان زیاتر جوولەی هزری و زانستی بەسەریاندا زاڵ بوو هەروەها الجدل الدینی یەکێک لە تایبەتمەندەکانی خەرشی عێراق ئەوەیە زۆر حەزیان لە مناقەشاتی دینیە زۆر حەزیان لە چیە لە مناقەشەکردنە لە بابەتە دینیەکان لۆیە زۆربەی فڕەقەکان زۆربەی فڕەقە فکریەکان لە عێراق دروست بوونە هەروەها چیتریش ئەسیاسی بیر و بۆچوونی سیاسی و بزوتنەوە سیاسیەکانیش زیاتر لە عێراقەوە پەیدا دەبوون ومەجال النەشاط الئەدەبی هەروەها بواری جوولە ئەدەبیەکانیش کە بە خۆمان ئێستا زیاتر باسی ئەدەب دەکەن دەرسەکەمان ئەدەبە بە هەموو وێنە جیاوازەکانی نەشاطی ئەدەبیش زیاتر لە عێراق پەرەیسەند بوو بەراورد بە وڵاتی شام ماکمان ئێستا باسی گرنگترین و دیارترین هونەرە ئەدەبیەکان بکەین ئێمە دەمانزانی لە سەردەمی جاهیلی مەدح و ڕەفاع و فەخر و فڕوسیە و خەمریات و ئەوانە باو بن با بزانین لە سەردەمی ئومەویەکان زیاتر چ هونێرێکی ئەدەبی باو بوو هونەرە ئەدەبیە گرنگەکان دەڵێن لە ئەدەبە هونەرە ئەدەبیە هەمە زۆرە گرنگەکان کە لە سەردەمی ئومەویەکان هەبوو یەکەمیشت ئەلغەزەل غەزەل واتە شعری خۆشەویستی و سۆزداری و دڵداری بەڵام لە سەردەمی ئومەویەکان شعری دڵداری و خۆشەویستی یەک جۆری نامینێتەوە دەبێتە دوولق دوو شێوازی پێیا دەبی ئەلیف ئەلبەدەوی ئی کۆچەرەکان ئی بەدووەکان ئی خێلنشینەکان کەوا غەزەلێکی عەفیف بوو پاک بوو غەزەلێکی عەذری بوو غەزەلێک بوو زیاتر بەسەر لایەنی دەرونی وەفا و ئیخلاصیدا دەگوت نەک بە لایەنی جەستە بەڵام ئی دووەمیان واتە لە قیبای کەوا حەضەری بوو ئی شارنشینەکان ئەوە غەزەلێکی جەسەدی بوو لاشەیی بوو غەزەلێک نەبوو زیاتر بەسە ناخدا بڵێ ئەوە جۆری یەکەمیان ئەلغەزەل جۆری دووەمیان ئەشعر السیاسی دەتانین برێن شعری سیاسی شعرێکی فەنێکی مستەحدەث و نوێیە فەنێکی مستەحدەث و نوێیە لە سەردەمەکانی پێشتر باوی نەبوو زیاتر لە سەردەمی ئومەویەکان پەیدا بوو لەبەرەوەی فڕق و گروپی سیاسی هەبوو بێگومان هەر کەسە شاعر تایبەت بە خۆشیان هەبوو لۆی شعری سیاسیش پێیاوە ئەلمەدح لە ڕابردووش هەبوو ئێستاش هەر باوی هەیە یعنی سەردەمی ئومەویەکان گوتمان مەدحکردن و پیا هەڵدانی دەسەڵاتدار و دۆڵەمەندەکان مقابلی پارە و جلوبەر گوشتی ڕێک و پێک شعری هیجائیش زۆر باو بوو واتە هەج و شەڕە قسە و شەڕە جوێن شاعرە قسەی بەویتر دەگوت ئەویتریشیان بە شعر وەڵامی دەدایەوە هەروەها ئەلوەسفیش لە ڕابردووش هەبوو لە سەردەمی ئومەویەکانیش بەردەوام بوو ئەلفەخریش واتە پیا هەڵدان و مەدحکردنی خۆت لەگەر هەشتەمین زۆری شعری ئەڕەثە واتە تازیمانە و هۆنینانەوە بەسەر مردوو کاتێک کە کەسێک دەمرد شعری غەمباریان بەسەردا دەگوت وەکو ئەو شعرانەی ئێستا مەلاژنەکان لە تازیەکان دەیڵێن هەروەها ئەتەڕەسول الدیوانیش پەیدا بوو زۆری نۆمیان تەڕەسول الدیوانی چییە؟
پاش ئەوەی کەوا ئومەویەکان وەکو دەوڵەتێکی ڕسمیان لێ هات و وەزارات و نووسەریان هەبوو نووسەرەکان دەباوە دەستێکی ئەدەبی جوانیان هەبوایە ئەوە پێی دەگوترا تەڕەسولی دیوانی واتە نامە و پەیامی ڕسمی حکوومەت. آخر قلیان دەیەمیان ئەلخیتابە وتاردانجا چ وتاری سیاسی بیت چ وتاری کۆمەڵایەتی بی لۆ حەلکردنی کێشەی نێوان خەڵکەکان چ وتاری ئاینیش بێتن گرنگ ئەوەیە خیتابەش زۆر زۆر گەشەیسان. ئێستا ئێمە هەمومان باس کرد لە عەسری ئیسلامی و عەسری ڕاشدین و ئومەویەکان تایبەتمەندیەکانیشمان باس کرد بەس مایتمان باسی ئەوە بکەین زانی پرسیاری وزاری چۆن هاتیتەوە. پرسیاری یەکەمی وزاری من ئەبرز فنون الأدبية في العصر الأموي یەکێک لە باوترین و دیارترین گرنگترین فەنە هونەرە ئەدەبیەکانی سەردەمە ئەمەویەکان غەزەلە بەخۆی پێمان دەڵێتن غەزەلە. بەڵام پرسیارەکە لە چیا؟ پرسیارەکە لە زۆری غەزەلەکەیە. چ زۆرە غەزەلێک بوو؟ ئایا غەزەلی حەضەری شارنشین؟ ئایا غەزەلی بەدەوی ئی کۆچەرەکان یان ئی حەضەری و ئی بەدەوی؟ تازە باسمان کرد گوتمان دوو زۆریان هەبوو. هەم کۆچەرەکان غەزەلێکی پاک و خاوێنیان هەبوو هەم حەضەریەکانیش غەزەلێکی لاشەییان هەبوو. کەواتە كل ما ورد غير صحيح نابیتن بەڵکو جیمەکە تەواوە کەوا دوو زۆر غەزەل باو بوو. پرسیاری دووەمیان دەڵێ بشر النبي صلى الله عليه وسلم بالإسلام ووضع إليه ووطد أركانه. ئیسلام لە سەردەستی پێغەمبەرمان صلی الله عليه وسلم مژدەی پێ هات و براو کرایەوە و بانگەوازی لۆ کرا. لە چەند ساڵان ئیسلام براو بووەوە؟ گوتمان 10 ساڵی مەدینە و 13 ساڵی مەکەی دەبێتە 23 کەواتە چیانیان تەواوە 24 بەڵام 23 واتە 23 ساڵ وەڵامەکەی تەواوە ئیسلام لە ماوەی 23 ساڵ بە تەواوەتی بڵاو بوویتەوە. سێمی پرسیار دەرێ ئەبرز الفنون الأدبية في العصر الأموي دیسان باسی باوترین و گرنگترین هونەری ئەمەوی کردیە. أي دري الغزل بنوعيه غزل بدون نوعي ببدوي وبحضري باء دري شعر سياسي جيم دري ترسل ديواني. طبعا أوانا هم يبراوبون لوي والله مكا كل ما ورد الصحيح هر هم يتواوا هم غزل بدو زورك يهبو هم شعر سياسي هبو هم ترسل ديواني شبو كواتا والله مراستك كاما والله مراستك كل ما ورد الصحيح أوي باس ما كنت هر هموي راستن و هەڵەی تێدانە. بەڵێ قوتابیانی ئازیز ئالێرە پێشەچەک و دەست پێشێکمان سەربارەت بە سەردەمی ئیسلامی و سەردەمی ڕاشدین و ئومەوی باس کرد بە هیوای ئەوەی سوودێکی زۆرتان لێبینی بی. هەر شاد بن.